زندووە کوڕم زندووە دڵی ئیش دەکا الحەمدولیلا والله بەخۆ ئای قاچم ئای قاچم ئای قاچم ئای ئەوەی بینە ئای قاچم ئای چ لێکردینا ئای ئەو کەتە دۆ کرد ئای ستا خەڵک چمان پێ دەرێ ئای دکتۆر تخواسە برە ئای قاچم ئای کوڕم ئاخر تووشی چیت کردینا ێ باوکە چ بکەم لە پێناوی خوا کردم من کورە کوڕم ئێستا کە خەڵک خۆ باوەڕمان پێ ناکە تو چاکەچی ئەوهات کردیا کوڕم ئێرەشی شکایە دکتۆر تخواسە بر ئای دەستم ئای قاچم ئای قاچم ئای دەستم ئای ئای باوکەم زانی شوێنتری نەشکاوە هیچ شوێنتری نەشکاوە کە هەندێک سەری برنکە دەیدەی هەندێشکە دەی کوڕمە تو ناوت چ بوو دلێر باشە لۆ لەسەر جادەی کەتی وەڵام من دەچوومە مارکێتی سیارەك ڕاز لەیدام بەجێشی هێشتم ئەم بەخۆم پەرکەم هەیە ڕاز ئاگام لە هیچ نەما های لەو بێزەمیریەی باشە تو باب ناوی چییە بابم ناوی خورشیدە بەناوبانگە بە خورشید جانچی پێشتری مەحرەزی هەبوو بەرێ پێشتر مەحرەزی هەبوو ئەتوی دەری بابم دەناسی نە لە کوێ دەیناسمم بابن ناناسم ناوەڵە نایناسمە من ئای لاقم ئەو کێشە چ بوو تووشیمرت کرد ها ێ باوکە نەمون لە ڕای خوا کردم کوورە هەزار زار لە ڕای خوا بەس جووتنی کات ئەو کوڕی دەبێ دەرێ لە ماری تێگەشتی باوکە جوان پێم بڵێ چی بوو ئێستا کوڕم بی بەسەر جادەی و تەکسێکی لۆ برە و بەڕێ بکە تێگەشتی ئێستا باوکە جوان بەسەر چاوم بە قسە دەکەم بەس حاڵی باش نییە بابی بینە ژوورۆ دواتر تەکسێکی بۆگن و بەڕێیەکەم کوورەشتی وانابی ئێستا چت پێ دەرم تو ئەوەی دەکەی بەسە با بەسە ئەستا ئەستا دەی ئەستا بەس تەلەفۆنەکەم دەنێ تەلەفۆنت لۆ بابم کە دەیکەین وەرە ئاراز لەو نهێنیت تێنەگەیشت کە باوکی بۆچی بەناوهێنانی قورشید جامچی تێکچوو ئەرێ پاشا باوکت لەوە تێکچوو بەخوای منیش نازانم بۆ ئایلات زۆر داوای لێبور ناکەم حەزم ناکرد شتەکان ئاوا لێ بێت بەس ناوت چی بوو دلێر بەس ڕقەمەکەتم بۆ بنووسە بالام بێ بە ناچاری هەتا سەر شەقامی سەرەکی دەیبات و ژمارەی تەلەفۆن دەگۆڕنەوە دواتر پەیوەندیت پێوەکەم ئێساش بۆ گورابێ بە تەکسێ بنێرمەوە باشە دوای چاوەڕوانیەکی زۆر تاکسیەک دێت و بەڕێی دەکات بۆ ماڵەوە دکتۆر هێمن لە خەمێکی قۆڵدا بوو زۆر بیری دەکردەوە
نهێنیەکی لە ناخی حەشاردا بوو. ئاراس دەیویست ئەو نهێنیە تێبگات، بۆیە دووبارە چووەوە لای باوکی. باوکە جانەوە بردم. کوڕم دەست خۆش بی. باوکە ئەمێ شتێ بزانم. لە سەرەتایە تۆ کوڕە دێنایەوە چارە سەرت کرد، دواتر خۆشت لە ماڵەکە دەرت کرد. کوڕم وازی لێ بینە تکال لێ دەکەم، واز نەمۆزوعی بینە باشە؟ باشە باوکە تۆ ماناکەی لە ترسی پۆلیسە؟ لۆ کوڕم ئەمە ئەومان لێ کردیا ئێبا کامیرەکان لێ بدەنەوە تەمەشا بکەن. باشە بەس تێم گەێن ئێستا چی بووە؟ کوڕم تکال لێ دەکەم بەسە. قسەکانی دکتۆر هێمن بۆ ئاراس ئاماژەی ترسناک بوون. ئاراس دەیزانی کێشەیەکی گەورە هەیە، بەڵام تا ئێستا باوکی لی شاردۆتەوە، بۆیە بەبێ هیوای ڕۆیشت.